بناوی خوای گەورەی میهرەبان بەڕێز جەنابی کاقوبا تاڵەبانی جێگیری سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێز خات و بێگەر تاڵەبانی وەزیری کشت و کاڵ و بەڕێز کە کەمال مسلم وەزیری پیشەسازی، میوانانی بەڕێز خۆشەویستان ئەم کاتتان باش. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ یەکێک لە پرۆژە استراتیژی و گرنگەکانی هەرێمی کوردستان بەردی بناغەی دادەنرێ کە پرۆژەیەکی پیشەسازی کشت و کاڵی گرنگە لە هەرێمی کوردستان و لە دەڤەری بتوێن بەردی بناغەی دادەنرێتن کە پشت دەبەستێت بە بەرهەمی کشت و کاڵی ناوخۆ و بەدەستی هێزی کاری ناوخۆ بەرهەمێکی خۆماڵی بەرهەم دەهێنرێتن. ئەمە شێکێکە لەو پرۆژانەی کە لە بەرنامە و پلانی کابینەی نوێمدا لە پێناو بنیادنانی ژێرخانی ئابووری و ئابووری خۆژێنی ئاماژەی پێکراوە. بەڕێزان، ئێمە لە دەستەیە بەرهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان و بە پاڵپشتی و ڕێنمایی جەنابی سەرۆک وەزیران و جەنابی جێگیری سەرۆک وەزیران و بە هاوکاری ئەنجومەنی وەزیران و سەرجەمەی زیرە بەڕێزەکان و بە پێی پلان و نەخشەیەکی گونجاو بووە بەرهێنان چوەتە قۆناغێکی نوێەوە. سەرەڕای قەیرانەکانی ئابووری و دارایی و بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا، حکوومەتی هەرێم لەم کابینەیەدا بەو پەڕی تواناوە کاری کردووە بۆ بەهێزکردنی ژێرخانی ئابووری هەرێم و بنیادنانی بنکەیەکی ئابووری بەهێز، ئەویش بە پەرەپێدانی کەرتی پیشەسازی و کشت و کاڵی بە پلەی یەکەم و دواتر کەرتەکانی تری ئابووری. هەموو ئەمانەش بۆ ئەوەیە کە فرەچەشنی لە داهات بنیاد بنین و لە ئایندەدا کوردستانێکی بەهێزترمان هەبێ لە ڕۆی ئابووری و لە ڕۆی داهاتەوە. تا لەو ڕێگەیەوە و بەرهێنان بگەینە ئاستێک هەرێمەکەمان لە هەرێمێکی بەکاربەرەوە بکاتە بەرهەمهێن و هەموو ئەو کەرستە و کاڵایانەی کە لە کوردستان دەفرۆشرێت پێویستە و لە کوردستان بەرهەم هاتبن و لە کوردستانیش دروستکراو بن کە لە داهاتوودا ئینشاءڵڵا ئەم پرۆژەیە یەکێک دەبی لەو پرۆژانەی کە سەرجەم پێداویستەکانی ئێمە لە شەکری سپی لە هەرێمی کوردستان دابین دەکات. بەڕێزان، لە ساڵی 2021ەوە دەستەوە بەرهێنان بە ئامادەکردنی ڕێبەری و بەرهێنان لە هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ ئەو ناوچە و شوێنانەی کە کەمتر گەشیان کردووە و بەرهێنانی ئاراستەکراوی کردوتە بەرنامە بۆ ئەوەی بکرێ لە قۆناغی داهاتوودا ئەو ناوچانەی کە کەمتر گەشیان کردووەوە، ئەو ناوچانەی کە دەرفەتی و بەرهێنانی زیاتریان هەیە پرۆژەی زیاتری کشت و کاڵی تێدا بکرێتن. بەڕێزان، لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا پرۆژە کشت و کاڵیەکان بە تایبەتی لە پیشەسازی خۆراک و پیشەسازی کشت و کاڵی قۆناغێکی نوێیان دەست پێ کردووە کە پێشتر لە ماوەی ڕابردوو لە پێش دەستپێکردنی کابینەی نوێمدا تێکڕای ئەوە بەرهێنانەی کە لە کەرتی پیشەسازی کشت و کاڵی یان لە کشت و کاڵی بە تایبەت نەدەگەیشتە 2% سەرجەم پرۆژەکانی و بەرهێنان، بەڵام خۆشبەختانە ئێستا 8% پرۆژەکانی و بەرهێنان لە پرۆژە کشت و کاڵەکانن کە ئەمانەش پێویستی بەوە دەکا سوپاسێکی بێپایانی وەزارەتی کشت و کاڵ بکەین کە هەموو ئاسانکاریەک و هەموو ڕێگاکیان کردیتەوە بۆ ئەوەی سود لە هەموو توانەکانی هەرێمی کوردستان وەرگیرێ لە باشترکردنی پرۆژە کشت و کاڵیەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە پرۆژە پیشەسازی کشت و کاڵیەکان کە هەموو کەرستە و کاڵەکانی خۆمە لە داهاتوودا لە هەرێمی کوردستان بەکاربێن. بەڕێزان، ئەم پرۆژەی کاریگەشە کرد کە مۆڵەتی ژمارە 1990 دەستەوە بەرهێنانی پێدراوە، پرۆژەیەکی پیشەسازی کشت و کاڵیە لە بەرهەمێنانی شەکر و چەندین بەرهەمی تریشی لە خۆی دەگرێتن. ئەم پرۆژەیە بە گوژمەی زیاتر لە 114 میلیۆن دلار دەست بە کارەکانی دەکاتن. ڕۆژانە سنووری 500 تا 600 تن شەکری سپی لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنێت بە پشتبەستن بە چەوەندەری ناوخۆیی و ئەمەش طبعاً زۆربەی هەرە زۆری ئەو پێداویستیە ناوخۆیانەی کە لە هەرێمی کوردستان هەیە و ئاماژە بە ئامارێکی 2019 دەکەین کە ئێمە لە 2019 هەرێمی کوردستان سەروی 140,000 تن شەکری سپیمان هاوردەی هەرێمی کوردستان کردووە کە دەکرێت لە ڕێگەی ئەم کارگەیە و کارگەکانی تروش و پەرەپێدانی بەرهەمی کشت و کاڵی جوتیارانی هەرێمی کوردستان ئەم بەرهەمە ئەم شوێنە ئەم هاوردەیە کە هەیە بەرهەمێنانی ناوخۆیی شوێنیان بگیرێتەوە. بەڕێزان، ماوەتەوە لە مەراسیمەدا ئەوە بگەینین کە حکوومەتی هەرێمی کوردستان و دەستەوە بەرهێنان هەموو هەوڵەکانمان زیاتر دەخەینە ڕۆ بوو بنیادنانی چەندین کارگەی هاوشێوە و لە پێناو ئاوادانکردنەوەی زیاتری وڵاتەکەمان و خزمەتکردنی هاونیشتیمانیان و پێشخستنی کەرتی پیشەسازی و کشت و کاڵ دەبێتە
هەوێنی کارەکانی داهاتوومان و هیواداریشین و داواکارین لەوە بەرهێنەرانمان ئاراستەی وە بەرهێنانی خۆیان بگۆڕن بۆ ئاراستەی وە بەرهێنانی بەرهەمهێنان بۆ ئەوەی بتوانین بەلایانی کەم زۆربەی هەرە زۆری ئەو کەرستانەی کە لە ناو خۆی هەرێمی کوردستاندا بەکاردێت بۆ خۆمان بەرهەمی بهێنین. لە کۆتاییدا سوپاس و ڕێزی پپایان جارێکی تر بۆ وەزارەتی کشت و کاڵ بۆ خودی بێگەردخان کە زۆر هاوکار و یارمەتی دەربوو بۆ گەیشتن بەو ڕاستیەی ئەمڕۆ کە ئێمە لێرە بەردی بناغای ئەم پرۆژە گەرگێدا دەنین و هەروەها سوپاسی بەڕێز کە کەمال مسلم و وەزارەتی پیشەسازی و بازرگانی دەکەین بۆ هەموو ئەو ئاسانکاریانەی بۆ ئێمە دەکەن بۆ دامەزراندنی کارگە بە هەموو شێوازەکانی کارگەی تر و کارگەی پیشەسازی خۆراک و هەروەها سوپاسێکی تایبەتیش بۆ ئیدارەی ڕاپەڕین کە لە سەرەتای دروستبوونی ئەم بیرۆکەیە و تا ئێستا زۆر هاوکار بووینە و لە داهاتووشدا وعدیان بە ئێمە داوە کە لە ڕۆی دابینکردنی زەوی بە تایبەتی کە ئێمە نیازی ئەومان هەیە زۆنێکی پیشەسازی خۆراک لە ناوچەی ڕاپەڕین دروست بکرێ ئەوان بەڵێنیانداوە کە سەرجەم هاوکاریەکان پێشکەش بکەن بۆ ئەوەی بتوانین بەلانی کەم لە بواری کشت و کاڵی لە بواری پیشەسازی خۆراک بەرەو پێشچوونێکی باش و خەڵکی ئەم ناوچەیە سوودێکی باشی لێوەرگریتن و هەموو لایەکمان سەرفیراز و کوردستانی شەر ئەوەدان بێ. سوپاس بۆ هەموو لایەکتان. زۆر سوپاس.